شەپۆلێکی باران و بەفر و سەرما سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگرێتەوە لە سبەی ئێوارەی پێنجشەمە 2025 پێشبینەکەن بە دوو قۆناغ شەپۆلە بگاتە کوردستان کە قۆناغ یەکەمیان بارانبارینە ئەوێش 22 مانگە و پێشبینی بارانی باشەکەن لە هەموو ناوچەکانی کوردستان بە شێوەی ناوبەناو لە قۆناغی دووهەم 22 تاکو 24 مانگە کە قۆناغی دابەزینی پلەکانی گەرما و هاتنی سەرمای تند بۆ ناوچەکانە لەگەڵ بارینی بەفر لە سەنتەری شارەکان بە تایبەتی سەنتەری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و بەشێکی کەرکووک و گەرمیان و وەروەها پارێزگای هەولێر بەڵام لەو ناوچانەی کە لە بەرزی 400 مترن ئەگەری سپی پۆشبوونیەوە ئەو ڕێژە ئەو ناوچانەشی لەو ڕێژە بەرەوخوارەوەن بە تێکەڵێ بەرەواتە سەنتەری قەزای کەلار و بەگشتی لە ناوچە شاخەکان ژەگەری بارینی بەفرێکی زۆر هەیە ڕۆژانی 23 تاکو 25 مانگ ڕۆژانێکی تەواو سارد و زستانی سەختە بێت لە ناوچەکان بۆیە داواکارم کە خەڵکی خۆشەویستی کوردستان هەر لە ئێستاوە خۆیان ئامادە بکەن بۆ ئەو سەرماتوردەی کە پێشبینەکەی بگاتە ناوچەکانی کوردستان کە سەرماکە سەرمای سیبریا رووسایە. بەفر و باران گەرمیانەگرێتەوە لە گەرمیان ئەگەری بارانبارین هەیە بەگشتی و هەروەها لە 23 تاکو 23 لەسەر 24 بەڵێ ئەگەری بارینی هەندێک بفرێ لە سانتەری قەزای کەلار بەڵام سپی پۆشی ناکە هەرچی ناوچە بەرزایەکانی قەزای کەلار و باکووری قەزای کەلار و ناوچە شاخەوەکانی خۆڵاتی گەرمیانە بەڵێ ئەگەری بارینی بەفر و سپی پۆشبوونیان هەیە. بۆ ڕەمەزان جەو چۆنە بێت؟ ڕەمەزانی هەرێمی کوردستان پشت بەخوای گەورە کە لایەکی سێوە دەست پێەکە ئێمە پێشبینی منوایە دۆخی بارانبارین بەگشتی لە دۆخێکی باشا بێت هەر لە ئەوەی کە لە نەخشەکانە دەرکەوتەوە پێشبینەکەین لە نێوان 2 بۆ 3 شەپۆلێکی بارانبارین سەرجەم ناوچەکانی کوردستان بگرێتەوە.